بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حمدا كثيرا طيبا مباركا فيه، والصلاة والسلام على خير خلق الله نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی بەڕێز و خۆشەویست خوشکان و برانی ئیماندار لە هەر شوێنێکن سڵاو و ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خوای پەروەردگار برژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵم لە پارشێوێکی تری پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئازیز دەگەمەوە. ومێدەوارم ئەم بەرنامەیەش ببێتە مایەی سوود و کەڵک بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و لە خوای گەورە و میهرەبانە پاڕێمەوە ڕۆژوو و تاعەت و عیبادەت و بەندایەتی هەموو لایەک قبوڵ بکات و خوای تەعالا یارمەتی مامدا دەرفەت مامدا تا باشتر و چاکتر لە ئاینە پیرۆزەکەی حاڵی بین. بەڕێزان لە درێژەی یاساکانی زەکات لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بە کورتی ئەمڕۆژ باس لە بابەتێکی ترەکەین لە بابەتەکانی زەکات کە بریتیە لە زەکاتی ئاڵتون و هەروەها زەکاتی پارە کە بە ئاڵتون ئەشکێنرێتەوە. تاوان بەڕێزان ئاڵتون و زی و زەکاتیان تێدا پێویستە بێ، زەکاتیان تێدا واجبە بێت کاتێک کە ئەگەنە حەدی نیسابی خۆی و کاتێک ساڵێکیان بەسەرا تێپەڕ ئەبێت. هەر یەک لە ئاڵتون و زی و دوو مەرج بە مەرج گیراوە بۆ ئەوەی کە زەکاتیان تێدا واجب ببێ. یەکەم ئەبێ ئەو ئاڵتونە یاخود ئەو زیوە گەیشتی بێتە حەدی نیساب. حەدی نیساب ئەو ئەندازەیە، ئەو بڕێیە کە شەریعەتی پیرۆزی ئیسلام دیاری کردووە بۆ ئەوەی کە زەکاتی تێدا واجب ببێ، وەکو نیشانەیەک، وەکو عەلامەیەک، ئاست تا ئاستێک. دووهەم ئەبێ هەر یەک لە ئەو کەسەی کە ئاڵتونی هەیە زیوی هەیە دوایەوەی کە گەیشتوەتە حەدی نیساب ساڵێکیشی بەسەرا تێپەڕی بێ، ساڵێکی کۆچی بەسەرا تێپەڕی بێ، ئەو کاتە زەکاتی تێدا واجبە بێ. نیسابی ئاڵتون بریتێ لە 20 مسقال، واتە هەر کەسێک 20 مسقال ئاڵتونی هەبوو و ئەم 20 مسقال ئاڵتونە ساڵێکیشی بەسەرا تێپەڕی، ئەو کاتە زەکات و حەقی خوای پەروەردگار تێیدا واجبە بێ. و زیویش هەر کاتێک گەیشتە 200 درهم ئەو کاتە ئەویش بە هەمان شێوە زەکاتی تێدا واجبە بێ. لە فەرمودەی پێغەمبەری خوا هاتووە صلی الله عليه وسلم کە فەرمی إذا كانت لك 100 درهم وحال عليها الحول ففيها 5 دراهم. واتە ئەگەر 200 درهمت هەبوو زیو و ساڵی بەسەرا تێپەڕی ئەوە 5 درهم زەکاتەکەیەتی. وهروە سەبارەت بە ئاڵتونیش ئەفەرمێ وليس عليك في الذهب حتى يكون لك 20 دينارا. ئاڵتونت هەبوو هیچی تیا نییە، هیچ حەق و مافێکی تێدا نییە هەتاکو نەگاتە 20 دینار. فإذا كانت لك 20 دينارا، هەر کاتێ 20 دینارت هەبوو وحال عليها الحول و ساڵی بەسەرا ڕۆیشت، ئەو کاتە ففيها نصف دينار، ئەو کاتە نیو دینار، واتە نیو مسقال زەکاتی تێدا واجبە بێ. نیسابی زیویش وەکو وتمان بریتێ لە 200 درهم لە زیوی خاڵیس کە ئەکاتە 595 غرام. لە ئاڵتونیشە تقریبا لە عیاری 24 ئەکاتە 85 غرام، لە عیاری 21 ئەکاتە 97 غرام، لە عیاری 18 ئەکاتە 113 غرام ئاڵتون، ئەو کاتە زەکاتی تێدا واجبە بێ. ئەو کەسانەی کە زەکاتی ئاڵتونە دەن پێویستە لە 20 مسقاڵە نیو مسقاڵی بدرێ بە زەکاتە، و لە 40 مسقاڵە مسقاڵێکی ئەدرێ بە زەکاتە، لە 100 مسقاڵە 2 مسقاڵ و نیوی ئەدرێ بە زەکاتە. ئەتوانین بڵێن لە 102 نیو، لە 102 نیو زەکاتی تێدا واجب ئەبێت. پاشان بەڕێزان پارەیش ئەمڕۆ هەر بە ئاڵتون ئەشکێنرێتەوە، واتە ئێستا پارە دیاری کراوە وەکو جێگرەوەی ئاڵتون بە ئاڵتون ئەشکێنرێتەوە. ئێستا پارە دانراوە کە نیسابەکەی 7 ملیۆن دینارە، لێک دراوەتەوە ئەمڕۆ 20 مسقال ئاڵتونی عیار 21
کە تقریبان ئەگەر بە 360,000 دایبنەی نزیکەی 7 ملیۆن و زیاترەکە. بۆیە لیژنەی باڵای فتووە لە هەرێمی کوردستان وایان بڕیارداوە کە هەر کەسێک 7 ملیۆن دیناری هەبوو و ئەم 7 ملیۆن دینارە ساڵێکی بەسەراتیە پەڕی ئەو کاتە واجبە زەکاتی لێ بدات لە 102 و واتە لە ملیۆنێک 25,000 دینار ئەدرێ بە حەقی زەکاتە و ئەدێ بە فەقیر و هەژارەکان. لە گەڵایشە هەمان حیسابی بۆ ئەکرێ لە دەفتەرێ دۆلارە 2 گەڵاونیوی زەکاتە لە 102 لە 40 گەڵایەک لە دەفتەرێک 2 گەڵاونی و زەکاتی لێ ئەدرێت. لێرەدا پرسیارێکی تر دێتە ئاراوە و زۆر کەسیش پرسیاری لێەکەن ئێمە ئەوە زانیمان کە ئاڵتون بگاتە 20 مسقال زەکاتی تێدایە و 9 مسقال زەکاتی لێ ئەدرێ. پرسیارێک کە هەمیشە ئەکرێت ئایا ئەو ئاڵتونەی کە ئافرەت بۆ خۆی بەکاری ئەهێنێ و ئەیکا بە خۆیدا ئایا زەکاتی تێدا واجبە بێیانە. طبعا زانانی ئیسلام ڕاجاییەکیان هەیە سەبارەت بەو بابەتە ئەتوان بڵێم 2 ڕەئی هەیە لەم مەجالەیە. ڕەیەکیان کە ڕەئی جمهوری عولەمایە زۆربەی زۆری زانایانی ئیسلامە بە مەذهبەکانیشەوە ئەفەرمون ئەو ئافرەتەی ئاڵتونەکانی بۆ خۆی بەکاربێنێ بیکا بەقەت خۆیەوە خۆی پێ بڕازێنێتەوە ئەوە زەکاتی تێدا نییە. لە طبعا کۆمەڵێک ئەثەر و حەدیث ئەکەن بە بەڵگە بۆ ئەم قەولەی خۆیان. لە بەرامبەریشە هەندێکی تر لە زانایانی ئیسلام ئەفەرمون ئەو ئافرەتە ئاڵتونەکەی بەکار بێنێ یا بەکاری نەهێنێ هەر پێویستەکە زەکاتی لێ بدات. ئەمانیش دیسان چەند فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەستیانەوە هەیە. لەوانەیەکی لەو حەدیثانە ئەوەیە کە پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام زیاد لە ئافرەتێک کاتێک کە بازنی پانی بینیوە لە دەستیانە لە ئاڵتون فەرموویەتی پێتان خۆشە ئەو بازنە لە ڕۆژی قیامەتا بۆتان بکرێ بە بازنی ئاگرین ئایا زەکاتان داوە؟ لەبەرەوە زانانە فەرمون ئەو بەڵگانەی هاتووە بۆ واجببوونی زەکات لە ئاڵتونە جیاوازی نەکردووە لە نێوان ئاڵتونێک کە ئافرەت بەکاری بێنێ لەگەڵ ئاڵتونێکا کە بەکاری نهێنێ. ئەمجا ئافرەتیش داوای لێ کراوە زەکات بدا و سەدەقە بکا و بەخشین بکا وەکو فەرمی ئین المصدقین والمصدقات وەکو هەموو کەسێکی مکەلەف چۆن داوا لە پیاو کراوە سەدەقە بکە ئاوەش داوا لە ئافرەت کراوە کە سەدەقە و بەخشینی هەبێ. عمومی ئەو نەسانەی کە باسی زەکاتەکەن جیاوازی ناکەن لە نێوان ئاڵتونێک کە ئافرەت بەکاری بێنێ یاخود بەکاری نەهێنێ. و ئەو فەرمودانەی کە ئەو زانایانە ئیکەن بە بەڵگە کە ئەڵێن ئاڵتونێک کە بەکار بێ زەکاتی نییە بەڕاستی فەرمودەکان قسەیان لەسەر کراوە و هەمووی زانایان ڕەدیان داوەتەوە و قسەی زۆری لەسەر هاتووە کە ناکرێ لێرەیە تەفاسیلی دەلیلەکان بێنی و مناقەشەی دەلیلەکان و زانایان چۆن وەڵامی یەکتریان داوەتەوە لەسەری. بەڵام ئەوەندەی من کە پێی گەیشتی بێتم و زانی بێتم هەندێک لە زانایانی سەردەم لە محققین ئەوە بە قووەت ئەزانن ئەو ڕەیە بە هێز ئەزانن کە زەکاتی تێدایە. ئافرەت کاتێ ئاڵتونی هەبوو گەیشتە 20 مسقال و بەسەرەوە زەکاتی تێدایە. حتا لە مەذهبی ئیمامی شافعیشدا کە ئەڵێ ئافرەت ئەگەر بۆ خۆی بەکاری هێنا زەکاتی تیانە ئەفەرمون ئەگەر ئافرەتەکە ئاڵتونەکەی ئەوەنە زۆر بوو لە عادەت دەرچوو بوو یعنی ئاڵتونەکەی زیاد بوو زۆر بوو ئەو کاتە هەرە بێ زەکاتی لێ بدا هەروەکو چۆن کەسێکی تر زەکاتی ئاسایی ئەدا. بۆیە هەندێک لە زانایانیش ئەفەرمون بەڕاستی ئەحوەت وایە چاکتر وایە ئەو ئافرەتە زەکاتی لێ بدا و حەقی خوای پەروەردگاری لێ دەربکە هەروەکو چۆن کەسێکی تر زەکاتی لێدا. یەکێ لەو حەدیثانەی کە ئەو زانانە ئیکەن بە بەڵگە کە ئەڵێن زەکات لە ئاڵتونیەکانیە کە ئافرەت بۆ خۆی بەکاری بێنێ ئەو حەدیثەیە کە ئەفەرمون لەیسە فی الحولی زەکاتون ئەو ئاڵتونانی کە ئافرەت ئیکەن بە خۆیانە زەکاتی تیانە ئەفەرمون زانایان وهو حەدیث باطل مرفوعا بمرفوعي أو حديث باطلة مرفوع نية يعني برز نكراته بو بيغمري خوا أو قصي بيغمري خوانية بلكو قصي يكيك لا هاولانا و چەندین بەڵگەی تریش هاتووە وەکوتم بەڵگەکان هەمووی لە بەردەست مانایە نامەوێت زۆر کات بە ئەوە بکوژین چونکە زۆرێ لە خەڵک لە تەواوی بەڵگەکان و
مناقشەی دەلیلەکان ناگات وەیکێ لەو فەرمودانیش کە ئەو زانانەی بەرامبەر کە ئەڵێن زەکاتی تێدایە ئەیکەن بە بەڵگە ئەوەیە کە ئافرەتێک کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کچێکی لەگەڵا بوو دوو بازنگی ئاڵتوونی ئەستوری لەدەسا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەتوعتینە زەکاتە هذا ئایا زەکاتی ئەمانەی دەستە دەی ئەم ئاڵتوونانەی دەست قالت لا وتی نەخێر ئەی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەیا سڕکی أن يسويرك الله بهما يوم القيامة سوارين من نار فەرمووی ئایا پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار لە جیاتی ئەو دوو بازنە ئاڵتوونە دوو بازنی ئاگرین لە دەستا بیکاتە دەست قال فخلعتهما فألقيتهما إلى النبي صلى الله عليه وسلم وقالت هما لله عز وجل ولرسوله الله ئافرەتەکەیش یەکسەر بازنەکانی داکەن وتی ئەمە هەمووی بۆ خوا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێناو خوای پەروەردگارە ئەوە من بەخشیم و چەندین بەڵگەی تریشیان هەیە ئەو زانایانە کە ئەفەرموون زەکاتی تێدایە. ئیمامی خەتابی لە کتێبی معالم السنن ئەفەرمێ الاحتیاط ئەداؤها باشتر وایە چاکتر وایە ئافرەت زەکاتی ئاڵتوونەکانی خۆی بدات. ئەگەر برانی بەڕێزم کاغەزێک و قەڵەمێکم بنێ با پەیوەندیەکانی ئەو خوشک و برا ئازیزانە بنووسم بۆی کە لە بیرم نەچێت تا ئەو کاتێک کە وەڵامیان ئەدەمەوە. کێمان لەگەڵایە با پەیوەندی یەکەم دادە شرینمان لەگەڵایە فەرموو خوشکە بەڕێزەکەم. السلام عليكم مامۆستا. عليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان من پرسیارێکم هەیە. بەڵێ. من چیا بوومەوە لە مێردەکەم لە 2008ەوە. مێردەکەت وەفاتی کردووە لە 2008ەوە. نا وەفاتی نەکردووە جیا بوومەتەوە. جا بوویتەوە بەڵێ. بەڵێ اینجا نەفەقە و مارەین هەیە لە تەنفیزە. اینجا نەفەقە و مارەیەکم ئایا زەکاتێکێتە سەر بەسەر چاو ئیشەڵا وەڵام تەدەمەوە. اینجا مامۆستا گیان سی وەرەقەی وراسم بەرکەوتە. ئەو سی وەرەقەیە لەگەڵ نەفەقە و مارەیەکە ئایا زەکاتێکەوێتە سەر ئەگە عەزیێت نەبێ وەڵامێکم دەیتەوە بەشکم لەسرم لاچێ با گونەحبار نەبم. سی وەرەقەت هەیە. نەفەقە و مارەیەکەش 6 ملیۆنە. ئاخر نەفەقە و مارەیەکە بەر لەبەر ئەداتێ خۆ هەمووی بەجارێ ناداتێ. نەوەڵە هەر نەیداوە ئەڵێ نایدەم. ئەها بەسەر چاو ئیشەڵا وەڵام تەدەمەوە. ئەڵێ 1 دیناری نادەم بەس من دایمە تەبلیغیشی بۆ نێرم کتابیدا بەس نایدا لە 2008ەوە لەسەرەتی 1 دیناری نەداوە. بەسەر چاو ئینشاڵا وەڵام تەدەمەوە خوشکی بەڕێزم. زەکاتی لەسەرەکەوێت ئایا سی وەرەقەکەش زەکاتێکەوێت یان نانی ورا. بەسەر چاو ئینشاڵا وەڵام تەدەمەوە دادەیگیان. کاک ئەنەس کاک یونس لە سلێمانی فەرموو کاک یونس گیان. السلام عليكم موسى جان. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش قربان جان. يا أخوة سربازي براكم. الله يعافوك يا أخوة. فرمو موسى جان برادرك تي بشاركم بوكا دفتري كيه دفترك بارك زكاة الدعوة إن شاء الله بس كوتاي رمضان تاري دعوة سبيشوي زكاة كذا كوتاي رمضان بيتو يسابق لي شانزو حظي رمضان ناتي بدكان بەڵێ مغازەوە پارەکە زەکاتی دا و ئێستا خسوێتە ئیشەوە ئێستا مایەتی زەکاتەکانی بێتەوە بەسەریە پارەکە کۆتایی ڕەمەزان بڵی زەکاتی داوە ساڵی هێشتا کۆتایی نادۆ ئێستا شتی پێکڕیوە ئاخر شتی وەک چی پێکڕیەوە ئەو شتای بۆ بۆ دوکانێکی پێکردووە ئەها بەڵێ دوکانی پێکڕیوە بەسەر چاو ئینشاڵڵا دوکانەکە بۆ کڕین و فرۆشتنێتی یا هەر بۆی کاسبیتیان نا هەر بۆ خۆی بەس ئێستا ئیشی پێ نییە ئەڵێ ئەگەر یعنی کەوتەوە تیسە ئیشی تری ئەگەر کەوتەوە ئیشی نەمێنێ بچێ دەوێ بڵێن شتێکی تیادا ئەخر شەرت ئەوەیە ئەو کەسە لە ترس ڕاکردنە زەکاتە ئەو شتەی نەکردی بێ نا هەر کڕی جان تریش بۆ نەبڵێن زەکاتە کریا زەکاتێدا بۆ نییە بڵێن زەکاتەکە نەدا بەسەر چاو ئینشاڵڵا وەڵام تەدەمە برا عەزیزەکەم بەجەزا بەخێر دادەم خی گەورە پایدارت کە یا ڕەبی
دایکی محەممەد فەرموو دایکی محەممەد. سڵاوی خوا لێ بێ مامۆستا. عەلەیک سەلام خوشکی بەڕێزم. مامۆستا گیان ئەگەر عەزیز دەمێت پرسیارێ من پارەیەکی زۆرم هێناوە بۆ خانوو. خۆم خانۆ پارەم نەبوو. بەڵام زەلامێ یارمەتیامتی باسم مەکە پارەی خانۆکە دەیەمێ. بەڵام ئێستا پارەکەم پێ نادێ زۆریشە پارەکە. زۆر دایکی محەممەد تۆزێ باشتۆ تێم گەێنە پارەیەکی زۆرم هێناوە بۆ خان. پارێکی زۆر تێناوە بۆ خانوو. بەڵێ من خۆم نەماکەڕێترە و زەلامەکە یارمەتی یامتی باسم مەکە من خۆم خانۆ پارە دەیەمێ بۆ خانووەکە تۆ هەرچەنێتوانی ئەوە نەبەرەوە. بەڵام من چا دەفتەریاوە پێم چا دەفتەرەکە دەفتەرێکیڵەیە لە ڕای خوا و بەر زەکات و خۆشی و هەمووش دەبکەێستێ دەفتەرەکە ماگانە چەند بوو بمەرێ من ماگانەکەم هەر نییە ئێستا بیە. دایکی محەممەد بەڵێ ئەگەر پێت باشە دوای بەرنامەکە ئێستا ژمارەکەم لەو برانە وەرگرە بعد جوان جوان بۆ تڕوونەوەکەم و حاڵیت کەم باشترە باشە؟ باشە بەڕێز خوشکە بەڕێزەکەم. خی گەورە ئاگای لێت بێخۆ. دایکی سیما لە سەنگەسەر فەرموو دایکی سیما. ئەلۆ بەڵێ دادەگیان. ئەسەلامو عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. مامۆستا گیان پرسیارێکم هەبوو. بەڵێ. من پارە هەیە هەیە سێ کوڕیشم هەیە زەکاتیان پێ دەشێ؟ زەکاتت هەیە ئەتوێ بدەی بە کوڕەکانت؟ بەڵێ سێ کوڕمەیەکیان زەکاتی کرێت هەیە معاشی هەیە یەکیشیان هیچ مەعاشینە هیچ یەکیشی نییە. بەستە چاوی شەڵا وەڵامتە دەمەوە. نازانم من گوێم تەواو نییە ئەمشەو ئەم پەیوەندیانە ساف نییە لە گوێی من باش دەنگەکەیان ناگاتە لای نازانم خوا ئاگادارت بێ دایکی سیما. باوکی هودا فەرموو باوکی هودا. عفو السلام عليكم مامۆستا گیان. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. باوکی بیلال. باوکی بیلال یاخوا خوا بیلالە لێ نەسێن. سەلامەت بی لەگەڵ موسڵمانان. وەڵام مامۆستا گیان دوو پرسیارم هەیە. یەکەم فەرموو. پرسیاری یەکەم سەبارەت بە هەفتەی ڕابردوو سەبارەت بە جگەرەکێشان ئامانجە و پێکرد کەوتە حرامە. بەڵێ. ئێمەش دەخوا بەزیابێ موسڵمانین و بەڕۆژوین. بەڵام ئیتر ڕاهاتوین لەگەڵ جگەرەکێشان ئەمە پرسیاری یەکەمەتر ئایا کەوێتە قاڵبی حرام بە چ شێوازێک لە دینی ئیسلامە؟ دووەم پرسیارم سەبارەت بە سەرفترەیە ئایا ئەگەر من بیەم یا خێزانم بیا ئایا فەرق و جیاوازی هەیە لە بینی من و خێزانم ئەگەر پارە هەبێ لە ماڵە سەرفترەکە بین و ئەخر پارەکە هی تۆیە یان لە پارەی خێزانت؟ وەڵا فەرقمان نییە هەردووکمان موچە خۆرین. بەڵێ بەڵێ. پرسیارەکەش ئایا سەرفترە ئەبێت جەژنا بدرێ لەگەڵ ڕێز و سپاس بۆ جەناب دەگەر وەڵاممان بیتەوە لە دواییدا مەمنوو نەبین. بەسەر چاو ئیشەڵا وەڵامتە دەمەوە. زۆر سپاس خوا لەگەڵ. خی گەورە ئاگای لێت بێ. دایکی محەممەدمان لەگەڵایە فەرموو دایکی محەممەد. سڵاوی خوا لێ بێ. عەلەیک سەلام وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه. گیان من بۆژنیم لەبەرەی قەسەرێشم کردووە سەکرێشم بەرزە ناتوانم بە ڕۆژوبم زۆر پشتیمە بێ و بێتاقەتمەکە برسێزیەکەم. ئێستا ئەمە نەبێت بۆ بە دکتۆرەکە من یانی خۆمە یعنی هەز بەیدانی خۆمەکەم کە بەنداڵە حەسم و زۆر بێتاقەتم. تر نازانم بەسەر چاوی شەڵا لە خزمەتە وەڵامتە دەمەوە دایژیان. باشە دێوەی خۆی گەورە دێوەی کاوکارێکە خۆی تەعالا شیفات بۆ بنێرێت. دێوەی دیاخوا ئینشەڵڵا لە دوعای خێر بێ بەستم مەکە. ئینشەڵڵا دوعای چاکان بێ خۆی تەعالا ڕەحمت پێ بکات. دێوەی بەستەکانە خوا ئاگادار بێ دایکیان. دایکی یاد لە چەمچەماڵەوە فەرموو دایکی یاد. سلام عەلەیکم مامۆستا. عەلەیک سەلام خوشکە بەڕێزەکەم. دوو پرسیارم هەیە مامۆستا. یەکەم
یەکەمیان خوشکبراکم لە ئەوروپایە ئایا سەرپرسەکان چەند بدەن باشە دووەمیشیان دوو ئەرزمان هەیە دوو ئەرزمانەیە بەڵام بۆ کردن و فۆشتن نییە لە بازیان یەکیان بەناو خۆمەوە یەکیان بەناو پیاوەکەمەوە ئایا زەکاتی لەسەر ئەکەوێ بەسەر چاوی شەڵا وەڵام تەدەمەوە باشە مامۆستا دەست خۆش بێ و خوا جەزا باتەوە خوا لێت ڕازی بێ یا ڕەبی کاک فەرمان لە سەنگەسەر فەرموو کاک فەرمانگیان السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا گیان چۆنی تەندروستی چۆنە باشی خوای گەورە سەربەرت کابرا عەزیزەکەم مامۆستا گیان دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم دەستان خۆش بێ خوا خوا لە خۆشیا بن سوپاس بۆ جەنابتان سپاس مامۆستا گیان مامۆستا وەڵام پرسیارێکم هەبوو لەسەر زەکات لەسەر شینایی دیکە شیناییم کردووە دیگە لەگەر زۆر شینایی دیکە زەکاتی لەسەرە ئەخەر شینایی مەبەستت پێ چییە وەکو بڵێن تەواز و پاقلە و سیر و تەماتە و جۆرەشتانە شینایی دیگە بەڵێ بەڵێ بەسەر چاوی شەڵا وەڵام تەدەمەوە دەست خۆش بێ مامۆستا خوا ئەگەراتان بخواست خۆی گەورە ئاگالێت بێ یا ڕەبی چاو مامۆستا خواحافیز بخواست خواحافیز برا بەڕێزەکەم کەی ترمان لەگەڵایە یاراخان لە سلێمانی فەرموو خوشکی بەڕێزم السلام عليكم مامۆستا عليك السلام ورحمة الله وبركاته مامۆستا پرسیارێکمانیە بەڵێ دادەیان دووسێمان یاراخان دووسێمان پێویستە قورعانیان نایم بە ناحەق یان من و خوشکەکەم یان شتێکتان کردووە دەشمان کردن ئەو قورعانە ئەبێ کەفارەتی بێ سوێنت بە قورعان خوارد بەڵێ قورعانیان هێنا دەستیان پیان بە قورعانە پیان خواردی یانە شتتان کردو ئێمەش نەمان کرد ئێمەش نەمان کردووە تۆ سوێنت بەڕاستی خوارد وایە بەڵێ من و خوشکەکەم بەڕاستی خواردمانەوە شتەمان نەکردبوو بەسەر چاو ئینشاءالله وەڵام تەدەمەوە باشە دەستمان مامۆستاژە کاک عەبدوڵڵا کۆتا پەیوەندیمان لە خزمەتین فەرموو السلام عليكم مامۆستا گیان عليكم السلام ورحمة الله وبركاته زۆر سوپاس دەکەم سەلامەت بی وەڵاهی ئەرێک نەبێ پرسیارێکمە هەر لەبارەی زەکاتەوە مامۆستا گیان بەڵێ برا گەورەکەم کەسێک ئەگەر مەبلەغێک پارەی هەبێ پارەکەی جوزئێکی ساڵی بەسەرا ڕۆشت بێت جوزێکشی ساڵی بەسەرا نەڕۆشت بێت بەڵێ ئایا ئەگەر چۆن دەتوانانی زەکاتەکەی لێ بات هی گشتی بادیان ئەو جوزەی با کە ساڵی بەسەرا ڕۆشتووە ئەو جوزئەی کە ساڵی بەسەرا ڕۆیشتووە گەیشتووەتە حەدی نیساب بەڵێ لە خزمەتە ئینشاءالله دەسەگانە خۆش بێ خۆت ناباتەوە خوای گەورە پایدارت کە یا ڕەبی خوا ئاگادارت بێ خوا لەگەڵ خوا ئاگادار مامۆستای بەڵێ خۆشەویستان زۆر سپاس و دەستخۆشیمان بۆ ئەو خوشکبرا عەزیزانی کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد خوای گەورە پاداشیان باتەوە سپاس بۆ هەموو لایەکتان کە بەدیار ئەو بەرنامەوە دانیشتون ئێستا دێمە خزمەت وەڵامی پرسیارەکانی ئەو بەڕێزانی کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد خوشکە شرین فەرمووی من لە 2008ەوە جیابوومەتەوە نەفەقە و مارەیم کەوتوتە لای ئەو کابراوە نەیداوە پێم و نایشم داتیا زەکاتی تایە نەخێر خوشکە بەڕێزەکەم کە تۆ پارەیەک هێشتا وەرد نەکرد بێ و کۆ نەبوو بێتەوە و نەگەیشت بێتە حەدی نیساب و ساڵی بەسەرا تێنەپەڕی بێ زەکاتی تیا نییە و ئەو سیوەرەقەیش کە باست کرد سیوەرەقەی ترت هەیە ئایا زەکاتی تایان نە نەخێر خوشکە بەڕێزەکەم ئەو پارەیە ئەو سیوەرەقەیە نەگەیشتوەتە حەدی نیساب زەکاتی تێدا واجب نییە لە هەموو هەردوو حاڵەتەکە بۆ هەردوو پرسیارەکەت زەکاتی تێدا واجب نییە کاک یونس فەرمووی کابرایەک دەفتەرێکی هەبووە پارەکە زەکاتی لێداوە بەڵام ئەمساڵ پێشەوەی بگاتە کاتی زەکات لێدانەکەی داوێتی بە دوکانێک ئەوەی من شارەزایم هەبێ و بزانم زەکاتی تێدانیە مادام ئەو کابرا ڕای نەکرد بێ لە زەکات ئەو دوکانەی کڕی بێ لە داهاتی دوکانەکە زەکاتی لێ ئەدا خۆ ئەگەر ئەو دوکانەی بۆ کڕین و فرۆشتن کڕی بێت ئەوە بێگومان زەکاتی تێدایە بەڵام ئەگە بۆ کڕین و فرۆشتن نەیکڕی بێ وەکو موڵکێک بۆ خۆی بۆی بیدا بەکرێ ئەو کاتە لە داهاتەکەی لە کرێکەی زەکاتی تێدا واجبە بێت دایکی سیما باسی ئەوەی کرد کە زەکاتی هەیە ئەوێ بیدا بە کوڕەکانی
طبعا زەکات باش نییە بدرێ بە مناڵی خۆت ئللا مەگەر ئەو مناڵە ماڵی جیا بێ و قەرزاریش بێ بە ناوی قەرزاریەوە بیدەیتێ ئەو کاتە دروستە بەڵام ئەگەر بژێوی ژیانیان ئەگوزەرێ و قەرزار نین و ئیدارە ئەکەن کاسبیەکیانێ یا معاشێکیانێ ئەو کاتە مەیدە بە مناڵەکانی خۆت بیدە بە مسلمانێکی تر بیدە بە فەقیرێکی تر بەڵام ئەگەر ماڵیان جیایە و مەسروفیان جیایە و قەرزارن ئەو کاتە تۆ بە ناوی قەرزاریەوە بیان دەرێ ئینشاءڵڵا دروستە خوشکی بەڕێزم. باوکی بیلال سێ پرسیاری کرد فەرمووی على ئەساس من وتومە جگەرە کێشان حرامە بەڵام ئێمە ڕاهاتوین چی بکەین لەگەڵە باوکی بیلال ئێسەیش ئەیڵێمەوە و دەجاری تریش ئەیڵێنەوە پاڵپشت بە ئاەتەکانی قورئان بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ڕێساکانی شەریعەت جگەرە کێشان حرامە چونکە زەرەری بۆ تەندروستی ئینسان هەیە هۆکارە بۆ سەرەتان هۆکارە بۆ دەیان نەخۆشی ئاەتی قورئانە فەرمی ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث زەرەری بۆ ماڵ و سەرەت و سامان هەیە زەرەری بۆ خەڵکی تر هەیە لا ضەرەر ولا ضیرار دەیان بەڵگا هەیە لە قورئان و حەدیثە کە جگەرە کێشان حرامەکە بۆیە کە جەنابەت ڕاهاتووی ئەبێ هەوڵ بدەی لە مانگی ڕەمەزانەوە عەزمێک جەزم بکەی لەبەر خاتر خوای پەروەردگار بەر لەبەر تەرکی بکەی کاتی خۆی مسلمانانیش عەرەقیان نەخواردەوە ڕاهاتبوون فێری عەرەق خواردن بوون ئالوودە بوون بە عەرەق خواردنەوە بەڵام کە خوای تەعالا بە دووسێ قۆناغ حرامی کرد ئەوانیش دەستیان لێ هەڵگرت کە خوای تەعالا فەرمووی فەهەل ئەنتم منتەهون ئەرە دەستی لێ هەڵناگرن کۆتایی پێ ناهێنن هەموویان وتیان بەلا یا ڕەبەنا هەموویان دەستیان لێ هەڵگرت بۆیە ئەتوانی تۆ لەبەر خاتر خوا بڵێ مە کارێکی حرامە خراپە تەندروستی بۆ خۆم هەیە بۆ خەڵک هەیە هەنگاو بنەی دوعا بکەی خوای پەروەردگاریش ئینشاءڵڵا تەوفیق دەدا و ئەو بەڵاو شتە پیسەد لە کۆڵ ئەکاتەوە. و پرسیاری ئەوەی کرد ئایا سەرفترە خۆم بیدەم یا خێزانم بیدەم ئەبێ خۆت بیدەی پیا و سەرفترەی خۆی و خێزانی و مناڵەکانی ئەوانەی کە لەگەڵیان بالغ نەبوونە ئەبێ پیا و بیدا و لە پارەی پیا و بدرێ بەڵام ئەگەر پارەی خۆیتە لە ماڵەوە بە ژنەکەت ئەڵێ ئەم سەرفترە بیدە بە فڵانە ئافرەت لەبەرەوەی فەقیرن یا بیدە بە فڵانە خزمت لەبەرەوەی فەقیرن ئەوە قەی ناکە بەڵام دەرکردنی سەرفترە و ئەو حەقی سەرفترەیە پارەی سەرفترەکە ئەبێ لە هی پیاوەکە بێ چونکە نەفەقەی ژنەکە لەسەر پیاوەکەیە. پرسیاری سێمیشی فەرمووی دروستە سەرفترە لە جەژن نابدرێ نەخێر برا ئازیزەکەم سەرفترە نابێ بگاتە جەژن هەتا ڕۆژی جەژن پێش نوێژی جەژن دروستە کە نوێژی جەژن کرا پێی ناوتی لە سەرفترە سونەت وایە باش وایە سەرفترە ڕۆژێک یا دوو ڕۆژ پێش جەژن بدرێ ڕۆژی جەژنیش ئەتوانی هەتاکو نوێژی جەژن نەکرێ هەتا ئەو کاتی خەڵکە چێ بۆ نوێژی جەژن کە نوێژی جەژن کرا ئیتر کاتی سەرفترە نامێنێ و ئەگەر بیشی دەی بە سەرفترە لەسەر نانووسرێت. دایکی محەممەد فەرمووی شەکرەم هەیە بەرزە بێتاقەت مەکە ناڕەحەت مەکە خوشکە بەڕێزەکەم شەکرەیەکی کە لەو نەخۆشیانی کە ڕۆژوان ئەزیێتەدا زۆر تونیە بێ ئەگەر حاڵەتی زۆر ناڕەحەتە بێ زۆر بێتاقەتە بی ئەو کاتە خوای پەروەردگار ئاگادارە بە حاڵت ئەتوانی بە ڕۆژوو نەبی لە کاتی ترە ئەتوانی بیگریتەوە ئەو کاتە ئیگریتەوە نەتوانی فیدیە بدە و ئینشاءڵڵا خوای پەروەردگار بۆت پڕەکاتەوە و گوناهت ناگات. دایکی یاد فەرمووی برایەکم لە ئەوروپا چەنە سەرفترەی بۆ بدەم خوشکە بەڕێزەکەم جاری یەکەم ئەو برایە ئەبێت تۆ بکا بە وەکیل بڵێ خوشکەکەی من تۆ وەکیلی من بە ئەو سەرفترەم بۆ بدە ئەمە یەک دووهەم ئەبێ سەرفترە بە پێی وڵاتەکەی خۆی بدرێ ئەبێ پرسیار بکە بزانە لە وڵاتەکەی خۆی لە نەرویجە لە ئەمریکا لە فینلەندا لە هەر وڵاتێکە بزانە لە وڵاتەکەی خۆی سەرفترە چەندێ بڕیار درراوە ئەگەر نەیەزانی ئەو کاتە لێرە 10,000 بۆ ئەدەی بە سەرفترە. و فەرمووی دوو ئەرزمان هەیە یەکێکی هی منە یەکێکی هی پیاوەکەمە بەڵام بۆ فرۆشتنمان نییە بۆ کڕین و فرۆشتن و قازانجمان نییە ئەگەر بۆ خۆتانتان بێ بۆ کڕین و فرۆشتنتان نەبێ سبەی نەبیکەن بە خانوو بۆ خۆتان یا کوڕەکەتان بیکا بە خانوو ئەوە زەکاتی تێدان نییە بەڵام ئەگەر کڕیوتانە بۆ ئەوەی گران بوو بیفرۆشن قازانجی کرد بیفرۆشنەوە ئەوە و کاتە زەکاتی تایە و هیچ کەسێ ناتوانێت فێڵ لە خۆی بکاو خۆی بخەڵەتێنێ. کاک فەرمان پرسیاری ئەوەی کرد ئایا شینایی زەکاتی تایە
لە دەغڵ و دان و دانەوێڵا کە ئینشاڵا لە شەوێکی ترا باسێکەین لەگەن و جۆ و هەندێک لە دانەوێڵەی تر هەیە کە وەکو قوت ئینسان ئەتوانێت بیخوات بەڵام ئەمە سەوزە و تەماتە و ئەو شتانە ئەوە زەکاتی تێدا نییە. خوشکە یارە فەرمووی سوێنێکم خواردووە سوێنێکی ڕاست بە قورئان سوێن دراوم بە قورئان منیش سوێنم خواردووە بەو قورئانە ئایا کەفارەتی هەیە؟ نەخێر خوشکە بەڕێز دەکەم مادام تۆ بەڕاستی سوێنت خواردبێ لەسەر شتێکی ڕاست سوێنت خواردبێ ئەوە ئینشاڵا نەگوناهبارە بی و سوێنەکەیشت ناکەوێ و هیچی تیانە لە شەرعا و پێویستی بە کەفارەتیش نییە. کەفارەت بۆ کاتێکە کە تۆ سوێن بخۆی لەسەر شتێک دوایی پەشیمان بیتەوە. مەسەلەن بۆ منە کەسێک کەڵێ وەڵڵاهی من لەگەڵ براکەما قسە ناکەم واللهی ما سەردانی ماڵی فلان کەس ناکەم دوایی ئەبینێ سەردان بکا باشە ناکرێ قەتعی سێلێ ڕەحمکە ئەو کاتە سوێنەکەی ئەشکێنێ و کەفارەتی سوێنەکەیەدا. پەیوەندی کۆتاییشمان کاک عەبدوڵڵا بوو فەرموو ئەگەر هەندێ پارەت هەبێ ساڵی بەسەرا تێپەڕی بێ هەندێکی شت هەبێ ساڵی بەسەرا تێنەپەڕی بێ ئایا زەکاتی چۆنە؟ کاک عەبدوڵڵا گیان ئەگەر پارەکەت گەیشتی بێتە حەدی نیساب کە بریتێ لە 7 ملیۆن دینار ئەم 7 ملیۆن دینارە ساڵێکی بەسەرا تێ بپەڕێ ئیتر لە دوای ئەوەوە هەرچی پارە بێتە دەستەوە مەرج نییە ساڵی بەسەرا تێپەڕی بێ. 10 ڕۆژ پێش ئێستا بۆ من ئەمڕۆ بڕیارە تۆ زەکات بدەیت 7 ملیۆنەکەت ساڵی بەسەرا تێپەڕیوە 10 ڕۆژ پێش ئێستا دەفتەرێکت دەستکەوت بێت دەفتەرت دەستکەوتی بێ ئەبێ زەکاتی بدەیت چونکە یەکەم جار پارەکەت گەیشتوتە حەدی نیساب مەرج نییە هەرچی پارەیە دێتە دەستەوە ئیلا ساڵی بەسەرا تێپەڕی بێ بەس جاری یەکەم گەیشتی بێتە حەدی نیساب و ساڵێکی بەسەرا تێپەڕی بێ ئیتر لە دوای ئەوە هەرچەنێ پارەت دەستکەوێ پێویستە لەگەڵ ئەم پارانەی ترتا زەکاتی دەربکەی وەچی قەرزت لە لای خەڵک بێ و بە تەمای وەرگرتنەوەی هەبی ئەویش دیسان لەگەڵ ئەم پارەی ترا ئەبێ کۆی بکەیتەوە و زەکاتی لێ دەربکەیت. ئەمە خۆشەویستانم بە کورتی وەڵامی ئەو خوشک و برا ئازیزانە بوو کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد ئومێدەوارم وەڵامەکان جێگەی خۆی گرتبێ و داواکارم لە خوای پەروەردگار لێمان قبول کە ڕۆژوو و تاعەت و بەندایەتی هەموو لایەکمان بە جوانترین شێوە لێمان وەرگرێ لە خوای گەورە پاڕێمەوە بە ناوە جوانەکانی خۆی بە ئیسمی عەظەمی خۆی لە گوناهەکانمان خۆش بێ یا ڕەبی خوای لە گوناه و تاوانمان خۆش بی لە گوناه و تاوانی دایک و باوکمان خۆش بی لە گوناهی مردوەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین. خوای پەروەردگار دەروی خێرمان بەڕوا بکەیتەوە خوای تەعالی ئەوانەی قەرزارن دانەوەی قەرزارەکانیان بۆ ئاسان کەی ئەوانەی نەخۆشن شیفای نەخۆشەکانیان بنێری ئەوانەی گرفتیان هەیە کێشەی خێزانیان هەیە یا ڕەب العالەمین خۆشی بخەیتە ماڵیانەوە ئەوانەی منداڵت پێ نەبەخشیون یا ڕەب العالەمین منداڵی ساڵحیان پێ بەخشی خوای پەروەردگار بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی ئەم وڵاتی ئێمە ئاوەدان کەیتەوە لە هەموو خراپە و تاوان و دووبەرەکی و ناڕەحەتی و ناخۆشیەک بە دووری بکەی ئەم وڵاتی ئێمە وڵاتی مسلمانان پڕکەی لە خێر و خۆشی و ئەمن و ئاسایش یا ڕەب العالەمین. خوای پەروەردگار بمانگێڕی بەو کەسانەی کە لە مانگی ڕەمەزانە لیان خۆشەوی لە مانگی ڕەمەزانە بەزەی و میهرەبانی خۆتیان بەسەرادا ئەبارێنی ئەو برا ئازیزانەی کە بەم بەرنامەوە سەرقاڵ و ماندوون یا ڕەبی خوای باشترین پاداشیان بدەیتەوە هەر کەسێ بینەر و بیسەری ئەم بەرنامەیە یا ڕەبی خوای سەرفراز و سەرکەوتو و بەختەوەر و ئاسوودە و دڵکامەرانی بکەی لە دنیا و لە قیامەتە آمین آمین. وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.